وصلى الله على أو بحر نور بالمعرفان كذلك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. لخصمتانين بو بردوان بون لسرخواني پیغمبری خواه صلی الله علیه وسلم. خوزگاه چون ایمه چونت سرخوانی و سفری پیغمبری خواه صلی الله علیه وسلم آگامان لیتی که چی خواه ڕۆژە لە ڕۆژانیش پێغەمبەری خوامان داوت کردایە بۆ سەرخوان و سرەکانی خۆمان زانین چه قابلیەتی ئەوەی هەیە یاخود چێ لە خۆی ڕائبینێ بڵێ خواردنەکەی من تەندروستە یاخود خواردنەکەی من شەرعیە قابلیەتی ئەوەی هەیە پێغەمبەری خوا سەلەم لێ بخوا زانین کەس لە خۆی ڕائبینێ کە پێغەمبەری خوا سەلام بانکا بۆ ماڵە بڵێ پێغەمبەری خوا من نانێکم بۆ ئامادە کردوویت حەزەکەم ڕۆژ و لای من بشکێنی ئەو بەرەکەت و خێر و فەڕە بۆ من بێ ئایا کەس لە خۆی ڕابینێ پێغەمبەری خوا سەلام لە نانەکەی بخوا ئایا کەس لە خۆی ڕابینێ پێغەمبەری خوا تێبینی نەبێ لەسەر نانەکەی وابزانام کەسمان دەرناچین بە سەلامەتی کەواتە پێویستە کا خۆشەویستەکانم چۆن ئەزانین چەند ڕەسید لە مۆبایڵەکانمان ناماوە بەشی چەند قسەکردنی تایە و بەشی چەند نابەشمان پێیە بەشی چەند ئینتەرنێتیشمان پێیە خۆزگایە بشمان زانیایە خواردنەکانمان چەندێکی تایە خواردنەکانمان چی تایە خواردنەکانمان چی ئیسفادەیەکە گەێنێ خۆزگایە کەیبانەکانمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆشەویستەکان بەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته أزان خوش كان بيغمري خاصة سامشي بيه وفمي والمرأة راعية في بيت زوجها وهي مسؤولة عن رعيته يعني تولى مالك يا شواني دي تخوا شواني كي باش با بزانا چجيايك چجويك چبرويشك در خواردی بەرخەکانتەی ئەبێ بزانی چی خۆت ئەی خۆیت و چی دەرخواردی خەڵکەی ئەگەر شوانێکی باش بی دی لە ماڵێکە مەتبەخێکی جوان خۆی گەورەسخی مردەکەت بە بۆی ڕازانویتەتەوە هەموو شتێکی بۆ فراهم هێناوی بەبێ بزانی چی حازرەکەیت خۆزگایە دایکانمان بەقەدەر دکتۆرێکی تەغزیە شارەزاییان ئەبوو ئەی مناڵەکەم نینۆکی هەڵەوەرێ ئەبێ فڵان خواردنی بەمێ چکە نەقسی فڵان ڤیتامینی هەیە ئەو کاتە دڵمان بۆ خۆشە بوو کە منداڵێکی تەندروست ئەخەینەوە و بە تەندروستی گەورەیانەکەین خۆشەویستەکانم زەیتی زەیتون لە سا 67 ئاوە لە سا 13 زەیتە لە سا 5 پرۆتینە لە سا 1 معدەن و خوێکانە سوبحان الله ئەمە جۆرە خواردنێکە ئەمە جۆرە بەهایەکە لە هەموو شتێکی ترا دەست ناکەوێت بۆیە ئەوەی کە نەقسی زەیتونی هەبێ زۆر جار کەمتر بە موادەکانی تر بۆی پڕەبێتەوە یەکێک لەو موادانە موادی سیلینیۆمە یەکێک لەوانە زینکە یەکێک لەوانە نوحاسە یەکێک لەوانە ئاسنە زەیتی زەیتون یاخود زەیتون سۆدیۆمی تایە پۆتاسیۆمی تایە مەگنیسیۆمی تایە ئاسنی تایە فۆسفەیتی تایە لەگەڵ یۆدا کە ئێمەی کورد چونکە منتەقەیەکی شاخاوین زۆر پێویستمان پێیەتی چونکە نەخۆشەکانمان کە یەکەم جار تووشی نەقسی یۆ دەبن ئینجا غودەکانیان گەورە ئەبێ و گرێ دروستەکا و دوای ئەبێ بە نەخۆشی لێیان یەکەم نوقتە لە نەقسی یۆدە دەست پێیەکە بۆ چونکە منتەقە شاخاوەکە یۆدەکانمان ئەشواتەوە و ئێمەی کورد ئیسفادەی لێ ناکەین بۆیە ئەبینیت دووریمان لە زەیتی زەیتون زۆر لە خۆمان و مناڵەکانیشمان ئەمڕۆکەم خوێنە بە تایبەتی ئافرەتە حامیلەکانمان بە تایبەتی خوشەکانمان نەقسی چیان هەیە نەقسی ئاسنیان هەیە ماعیلم زەیتی زەیتون یەکێکە لە مادە پڕەکان و چڕەکان لە ئاسنە و یەکێکە چۆن خوێن زیادەکە هەر ئابە و شێوەیەش مەناعی ئینسان بە قووەتەکات و زیادێکە بۆیە ڤیتامینەکان کە لە زەیتی زەیتونە هەن وەکو ڤیتامین A ضرورە بۆ چاو ضرورە بۆ پێست ضرورە بۆ میوکۆزا و پەردەکانی ناوەوەی جۆگەی هەرس و جۆگەی هەناسەدان ضرورە بۆ شەبەکەی چاو ضرورە مناڵەکانمان بیخۆن ڤیتامینی تایە کە ضرورە بۆ ئاعزای تەناسولی و حەیواناتی مەنەوی و هەروەها عیلم ئەمڕۆ سەرمان دوێتی کە زەیتی زەیتون ڤیتامین E و ڤیتامین K تایە کە ئەمەش وا لە ئینسانەکە گەنج بێتەوە بەردەوام وا لە ئینسانەکە ئەنتیۆکسیدانتی تایە کە بە گەنجی دەرکەوێت یەکێ لەو شتانەی کە ئینسان بە گەنجی ئەهێڵێتەوە سوبحانەڵڵا زەیتی زەیتونە
ئەزانانی ئەمەی کورد بۆچی لە خۆمانەوە پیرەبین چونکە زەیتی زەیتون ناخۆین. بچۆسی ئەلبانیا بکە، کەمترین نەخۆشییان هەیە و زۆرترین زیاترین عمرەکەن، حتا نا ئەوروپاشە. سەی ئەو وڵاتانە کە زەیتی زەیتونیان تایە و ئەوانە وەکو شلە بەکارێهێنن، زۆر ئیسفادەی لێ ئەەکەن و وڵاتەکەیان تەندروستە، خەڵکەکەیان تەندروستە و زیاترین ژیان بەسەرە بن بە سەحەتێک و تەندروستێکی جوانەوە. ئێمەش سوبحان الله هەر لە چلۆ تەقەتەقمان تێکەوێت و تووشی نەخۆشی و تووشی مشکلە ئەبین بۆ چونکە مەشاکیلەکانمان زۆرە. ئەوەی کە سوودی هەیە بەڕاستی لێی دوورین، ئەوەی کە هیچ ئیسفادەشی لێ ناکەین هەموو ماسەرمان تێ کردووەی خۆی. ئەمە بەڵاکەیە. بەڵێ خۆشەویستەکانم، زەیت و زەیتون چاکترین مادەیە لە فایبەرە. یعنی تۆ تەسەوڕەکەی زەیتێک یاخود زەیتونێک فایبەری تیابێ، بەڵێ ئەوەی فایبەر تایە کە لەوانەیە تەعویزی فایبەری میوە و سەوزۆ بۆ بکاتەوە ئەگەر نەشی خۆیت. زەیتی زەیتون خۆشەویستەکانم یەکێکە لەو زەیتانەی کە بۆ جیهازی هەزمی هاوشێوەی نییە. لە زۆربەی حەپەکانی کە بۆ مەعیدە و بۆ کۆڵۆن بەکارەهێنرێ باشترە. ئەزانی ئێمە چەند کێشەمان هەیە ئەمڕۆ لەگەڵ کۆڵۆنی خۆمانە، لەگەڵ جگەری خۆمانە. ئادەی یەکێکم پێ بڵێن لە ئێمە مسکینەیەشێ، یەکێکم پێمان بڵێ وەڵا بە جگەری چەوری نەبێ، یەکێکم پێ بڵێ وەڵا کۆڵۆن و غازاتی نەبێ. نیمانە، تەندروست نین، سەحی نین. بەڵام زەیتی زەیتون چاکترین مادەیە کە ڕێخۆڵە و مەعیدە ئەشواتەوە. سوبحان الله، ڕۆژە تاقی کەرەوە بە برسێتی تۆزە زەیتی زەیتون بخۆ، لەگەڵ خواردنێکە، لەگەڵ زەڵاتەیەکە، لەگەڵ هەنگوینێکە، لەگەڵ خەلێکە بیخۆ، اینجا ئێوارە سەیری مەعیدەی خۆکە. بزانە غازات ئەمێنێ، بزانەوەی پێوترا کۆڵۆن ئەمێنێ، بزانەوەی کە پێوترا بێتاقەتی لە مەعیدەیە ئەمێنێ، بزانە هەز ناکەی لاشە و سووک بووە، لاشە و خۆش بووە. بەڵێ تاقیکەنەوە، ئەگەر گلەیەکتان هەبوو ئەو کاتەوە لە منی بکەن. بەڕاستی چاکترین و باشترین عیلاجێ بۆ جۆگەی هەرس کە لە زەیتەکانە هەبێت چییە؟ لە زەیتی زەیتونە ئەیدۆزینەوە و ئیسفادەی لەکەین. بۆ ئەو کەسانەی کە تکام وایە، ئەو کەسانی کە قۆڵۆنیان هەیە عیلاجی نفسی نەخۆن، دەرمانەکانیش کە لە سەیدەرەکانە هەیە تەرکیکەن، بچنەوە سەر ئەسڵی شتە تەبیعیەکە، زەیتی زەیتونی سروشتی بەکاربێنن. ئەو کاتە زۆر ئیسفادەی لێ ئەەکەن، ئەو غازات و هەوا و بێتاقەتی و سووتانەوەی ناو مەعیدە و ناوسکیان نامێنێ و هەست بە سووکیەکەکەن. دوو، ئەو چەوریانەی کە لە ناو جگەرمانە ئەمڕۆ نیشتووە، ئەو هەموو ئەمەلیاتی زراوی ئەمڕۆ ئەکرێ. ئەزانێکی لە ڕێگرەکانی بەردی زراو وە چەوری جگەر زەیتی زەیتونە. ئەم حەقەتازان کاتە پێویستمان بۆ نابێکە مادەیە بەکاربێنین کە نەزانین چی تایە، چونکە کۆلی سیستۆکاینینی تایە زەیتی زەیتون کە باشترین عیلاجە بۆ زراو و بۆ گورچیلە و ئەفۆن بۆ جگەر کە ئینسانی ئیسفادەی لێ بکە. تەنانەت دوا لە مێشکەکە پێڵێ تۆ تێر بووی پێویستە بە خواردنی تر نییە. یعنی حتا لێەوە کە هۆرمۆنەکە ئەڕژێ کۆلیستۆکاینین ئیعازیا بە مێشکیش کە ئینسانەکە تێر بووە. لەبەرەوە پاکەرەوەی نەک مەعیدەیە، نەک ڕێخۆڵە گەورەیە، نەک کۆڵۆنە، پاکەرەوەی جگەریشە بە دەرەجەی یەک. بۆیە ضرورە ئاگامان لێی بێ ئەو کەسانی کە تەشەموعی کەبەدیان هەیە، ئەو کەسانەی کە چەوری جگەریان هەیە ئاگایان لێ بێ ئەوەی کە بەردی گوشیلەکانیان یاخود بەردی زراوەکانیان لە بەرێک هەڵەوە شوێنێ یاخود نایڵێ دروست بێ چییە؟ هەر لە بیدایەتی دروست بوونەوە زەیتی زەیتونە. بۆیە فود ئەند دڕەگ ئەدمینستریشن، منەظەمەی خواردن و دەرمانی عالەمی ئەڵێ هەموو ڕۆژێ هەموو ئینسانێ ئەبێ 2 کەوچک زەیتی زەیتون بخواتەوە، نەک لەبەر ئەمانەی بگرە لەبەر دڵ و لەبەر کۆلیسترۆڵ و لەبەر بۆری خوێن و لە بەشتەکانی تریش. سبحان الله، پاش چەند ساڵ، پاش 1400 ساڵ منەظەمەی غیذایی عالەمی ئەگاتە ئەو قەناعەتەی هەموو ڕۆژێ هەموو ئینسانێ ئەبێ 2 کەوچک زەیتون بخواتەوە. هەموو دنیا
هەموو سیاسەتمەدارەکان، هەموو دکتۆرەکان، هەموو مۆهەندیسەکان، هەموو ڕاوێژکارەکان، هەموو بەڕێوەبەرەکان، هەموو مامۆستاکان لە ئەخیرا بە ناچاری ئەبێ بێنەوە سەرخوانەکەی پێغەمبەری خوا سەڵلەه عەلەیهی وسەلەم سەرداخەن و ڕاوێژی پێ بکەن، بڵێن ئەی پێغەمبەری خوا چی بکەین و چۆن بڕۆین وە چی بخۆین و چی لەبەرکەین. گاڵتە نییە، چونکە ئەو پێغەمبەری خوایە کە وەکو مامۆستا مەحویە فەرمێ ئەو بەحرەیە کە قوڵەکەی نازانین وصلى الله على أو بحر نور علم وعرفانه كدركي غوري ناكا غير علم الله سبحانه. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.